لە ڕێگەی خولێکی وەهمیەوە چەند کەسێک بەنیازن بێنە سلێمانی و لە ڕێگەی پرۆگرامێکەوە کار لەسەر بیر و ئەندێشە و ئاینی کەسەکان بکەن و بۆ هەر بەشداربوویەکیش بڕێک پارە وەربگرن. ئەوان وا وێنای خولەکانیان دەکەن کە بۆ لە ناوبردنی باوەڕە نێرێنیەکان و ئازادکردنی ڕۆحی کەسەکانە لە ناڕەحەتیەکان. بەڵام شارەزایەکی دەرونی دەڵێت ئەو گروپە سەر بە گروپی بزوتنەوەی سەردەمن، کار لەسەر ڕۆحی مرۆڤ دەکەن و کار بۆ ئەوە دەکەن مرۆڤ بە جیهانی جن و شەیتانەکان ببەستنەوە. کە ئەم تەکنیکانە هەمووی کار بۆەوەکەن، کار لەسەر ئینسانەکەن کە چۆن وا لە خۆی بکات بگەڕێتەوە سەر ڕۆحە ئەسلەکەی. بۆ نمونە بڕۆ بۆ لای مەسەلا هەر معالجێکی ئەکسسپارس بڵێ من خۆشبەخت نیم، من بەدبەختم، من ناتوانم سەعادەم نییە، پێت ئەڵێ 32 خاڵ لە مێشکی سەری تۆیە هەیە و ئەم 32 خاڵە هەرێکێ لەو خاڵانە شتگەلێکی کۆن بیر و معتەقەداتێکی کۆنی تێ قەتیسماوە واگەر هاتو ئێمە توانیمان لە ڕێی ئەم تەکنیکەوە ئازادی بکەن و کاتە تۆ ئازادەبی وەکو ئەڵێن خۆیان وەکو ئەڵێن قەفزەیەکە بازدانێک ئەکسسپارس بازدانێکی گەورەیە بۆ ئەوەی کە ئینسان بگات بە بەرزترین مەرتەبەی وعی کە بوونە بە ئەڤەتار واتە بوونە بۆ ڕۆحە خاڵسەی کە هیچ ئیگۆیەکی دەرەوەی نییە. داهێنەرەکەی کێ؟ داهێنەرەکەی گاری دووگڵاسە، پەیوەندی لەگەڵ ڕۆحەکان ئەکا لە کاتی ئەنجامدانی ئەم تەکنیکە و هەر کەسێکش ئەم تەکنیکە ئەنجامدا پێویستی بەوە هەیە کائینێکی دەرەکی کائینێکی نادیار واتە لە ڕۆحەکان هەندێکیانی تووشی ترسێکی زۆر کردووە و هەندێک لە کچان ئەڵێن لە کاتی خەوتن مانگوێمان لە هەناسەیەکێکی ترەکە لەگەڵمانایە، هەندێکی تر ئەڵێ ناودەستەکانم هەمیشە گەرم گەرمەوەکو ئاگروایە و زۆر زۆر جاریشە ڕقابێ. کەسانێکی تریشیاڵە من گوێم لەگەڵ بەغەڵ بێکەبێک کە ئەپرسم گوێتان لێ ئەڵێن نەکەواتە هەر من گوێم لێە، یعنی بەسراونەتەوە بە جیهانی جن و شەیاطینەوە بەبێ دەسەڵاتی خۆیان. بۆیە ئەم تەکنیکانە هەرێکێکیان بگری مەترسێکی یەکجار زۆریان هەیە کە لەلایەک هیچ ئەساسێکی علمی نیە ئەم خولانە و بە هیچ فلتەرێکی زانستی و علمیە تێنەپەڕیوە. پەیام بە دواداچوونی کرد بۆ کاری ئەم گروپە کە بڕیارە بێنە سلێمانی و خولەکانیان بەڕێوە ببەن. ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە دواداچوون دەکات و دەڵێت کاری ئەم گروپە ڕێگە پێدراو نییە و نابێت ئەم جۆرە بیرکردنەوانە و ئەم جۆرە خورافاتیانە تێکەڵ بە کللتوری کوردی بکرێن و مۆڵەتیان پێ بدرێت. ئێستا هەنێ ڕێکخراوی بەناو ڕێکخراو لە جیاتی ئەوەی بێن ئیش لەسەر کەلتوری کوردی ببوژێننەوە یاخود بێن ڕێکخراوە ئەژنەبیەکان بێنن، خولی زمانەکان کەنەوە، خولی بەهێزبوونی تواناکانی مرۆڤ کەنەوە، دێن بە هەنێشتی لابەلاوە خەڵک مەشغوڵەکەن و داچاویان بڕیوەتە داهاتی ئەم وڵاتە. لەم ڕۆژانەی دوایە کە ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراو کار لەسەر کاری جادو و کاری سیحرەکات ئەیانوێ بێنە سلەیمانی و خەڵک فێری سیحر و جادو بکەن کە ئەمە دیاردەیەکی زۆر نامۆیە، دیاردەیەکی ناشرینە و میلەتی کورد میلەتێکی مسلمانە و پێویستدا کە تەسی یاری بە عاتیفە و بە دڵ و دەرونی خەڵک فێری سیحر و جادو بکەی. لەبەرەوەمە کارێکی ڕێگە پێنەدراوە و ئێمە لە لیژنەی پەروەردە و ئەوقاف و هەموو ڕێگارێکی یاسایی دژی ئەم بابەتە ئەگرینە بەر. گروپەکە جگە لە سلێمانی دەیانەوێت لە هەولێریش خولەکانیان دەست پێ بکەن. شارەزایان دەڵێن ئەم گروپە سەر بە بزوتنەوەیەکی ئەمریکین و ئامانجی سەرەکیان دابڕاندنی مرۆڤە لە ئاینە ئاسمانیەکان کە لە لای زۆربەی ئاینەکانیش ڕەت کراونەتەوە و لە 7 وڵات چالاکیان هەیە. بوونی ئەم ڕێکخراوانە ڕێکخراوێکی ئاسایی نین بە معناوی کە خزمەکەن بەگەلی کولۆک و نەتەوەیە کەشتی جوانیان پێبێ. ئەوەی کە هێناوێنە هەتاکو ئێستا ناشرینیان هێناوە تا ئێساشتی جوانیان نێناوەتە ناوڵاتی ئێمە. ئێستا گە سێرنج بین دیاردەی سیحر و جادو دەنزیکەی 6 ساڵ بۆ 7 ساڵە بێ لە هەرێمی کوردستانە بۆتە دیاردەدا لە بۆتە زاهرەیەکی دیاری زۆر ڕوون لە ناو خێزان و تاگەکانی کۆمەلگا وەردە و دەسەر هەڵدا تاقم و گروپی هەیە ئیش دەسەر ئەواکە. هەموو ئەمانە بەڕاستی دیارن کە ئەمە بەرهەمی جود و چالاکی کۆمەڵە ڕێکخراوی تری دەرەکین کەیانەوێ کیانی کوردی خۆمان گەلێ ئێمە بەڕاستی هەڵوەشێن. ئێمەش قورئانی پیرۆز پێی وتون هەر جۆرە بابەتێک کەسەر کێشێ بۆ ئیستادی عقل یا بڵێن دژمنی عقلی ئینسان وێ لە دەستدانی عقلی ئینسان هۆش ئینسان بیری ئینسان بە هەر جۆرێکی لە کاری شەیاطین ئەوە کاری ئینسانە چاکان نییە. ئەو ئینسانە خراپانن کە لە ڕیزی شێتان و شێتانکارەکانە کارەکەن. وێ ئەمانە بەڕاستی کۆمەڵە دەستگایەکن خودی خوان ئامانجیان تێکدانی ئەو جوانەیە کە لەناو کوردی کووردا هەیە و ئیسلامی بەڕاستی مسلمانان خاوەنی کولتورێکی زۆر زۆر جوانین. ئەو کولتورە ئینسانیە زۆر زۆر ڕەواجی هەیە لە دنیادا. ئێستا لە لای ئەوان پێچەوانەکەی خەڵک بەرەو ئەم کولتورە
جوانە دێ ئەمان ئەوێ لێرەوە بە پێچوانەکەیەوە ئەو دەستە دەست پێ بکەن کە ئەو گەلانەی خاوەنی کولتورە جوانەکان وردە دەناشرینیکەن بۆ ئەوەی کە زیاتر لە وڵاتەکانە سیاسەتی خوان جێبەجێکەن. ئەوانە بەشێکن لەو بەشداربوانەی بەشداری ئەم خولانەیان کردووە و باز لەوە دەکەن تەنانەت دەرونیان تێک چووە و خێزانەکانیشیان لێک هەڵوەشاوەتەوە. کاری ئەم بزوتنەوێ دەوترێت ئەوەیە لە ڕێگەی ژمارەیەک ڕاهێنانەوە هێندێک دروشم و دەستەواشەی ناڕوون دەڵێنەوە کە گوایە عەقڵی مرۆڤ دەکەنەوە، بەڵام بەشداربووەکان دەڵێن دوای بەشداربوونمان لەم خولانە تەنانەت عەقڵیشمان لەدەست داوە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.